سڵاو و خۆشەویستی بۆ بینەرە خۆشەویستەکانی چەناڵی تێک پلاس. وەک دەزانن لە ساڵانی ڕابردوو ئێمە پێداچوونەوەمان بۆ کۆمەڵێک موبایل کردووە، هەم لە موبایلی ئازنزم هەتا دەگاتە موبایلی ئازبەرزوە. لە لەم نێوەندەشدا موبایلە ئازمام ناوەند و سەر و ئازمام ناوەندەکانیشمان لەبیر نەکردووە و پێداچوونەوەمان بۆ کۆمەڵێک لەو موبایلانەش کردووە. بێگومان تەواوی ئەو موبایلانی لەلایەن کۆمپانیا جیاوازیەکانی بواری موبایل بۆ ئێمە نێردراوە. ئێمە بە بێلایەنیەوە و بە باشترین کوالیتی پێداچوونەوەمان بۆ کردو و هەروەها خاڵە بەهێزی و لاوازەکانیشمان خستۆتە ڕوو و تەواو بێلایەن بووینە لەو ڕۆوە. ئەمەش ئەو ڕاستی دەردەخات کە ئێمە هەمیشە لایەنگیری بەکارهێنەرانمان گرتووە و لایەنگیری هیچ کۆمپانیایەکمان نەکردووە. بۆ ئەمڕۆژ موبایلێکی تەواو جیاواز لەلایەن کۆمپانیای ئۆپۆ بۆ ئێمە نێردراوە. ئەو متمانەیان بە ئێمە بەخشیوە کە پێداچوونەوەی بۆ بکەین کە ئەویش لە زنجیرەی موبایلی ئۆپۆ ڕینۆ دەیە کە ئەویش موبایلی ئۆپۆ ڕینۆ دەی 5G کە ئەم موبایلێکی تەواو جیاوازە هەم لە ڕووی دیزاین و هەروە هەم لە ڕووی کامێراوە کە کامێرایەکی تێلەفۆتۆی نایابی لەسرە و هەم لە ڕووی باتریشەوە کە باترێکی تەواو جیاواز و بە کۆمەڵێک تایبەتمەندیەوە خراوەتە بەردەستی بەکارهێنەران و لە چەند ڕۆژی داهاتوو دەخرێتە بازاڕەکانەوە. بێگومان ئەم موبایلە کۆمەڵێک خاڵی بەهێزی تێدا هەیە کە وا لە بەکارهێنەری یاخودوە لە کڕێران دەکات کە بیکرێت و دەمانەوێت پێداچوونەوەیکی تەواو جیاواز و ئەم موبایلە بکەین و لەگەڵمان بێننەوە و دەگەڕێنەوە وڵاتان. دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرێنانی موبایلەکە بوو. وەرم با پێداچوونەوەیکی تەواو بۆ موبایلە ناوازەکەمان بکەین کە ئەویش موبایلی ئۆپۆ ڕینۆ دەی 5G. ئۆپۆ ڕینۆ دەی 5G بە دیزاینێکی زۆر جوان بەردەست خراوە بۆ بەکارهێنەران کە دیزاینەکەی ئەوەی لە بەردەستی ئێمەیە ڕەنگەشینەکەیەتی و هەروەها بە ڕەنگی ڕەشیش بەردەست خراوە و موبایلەکەمان لە ڕووی چێشەوە کێشێکی زۆر سووک و خۆشی هەیە و لە بەشی پشتەوەدا شێوە چەماوەیە و لە بەشی پێشەوەشدا خاوەندارێتی لە ڕوونمایەکی چەماوە دەکات کە دواتر دێنە سەر تایبەتمەندی ناوازەکانی ڕوونمای ئەم موبایلە و هەروەها لە بەشی پشتەوەشدا بە هەمان شێوە چەماوەیە و دەکات کێشێکی سووکی هەبێت و خۆش بێت بۆ بەکارهێنان یاخود ئاسوودەیت پێ ببەخشێت لە کاتی بەکارهێنان کە کێشەکەشی تەنها 185 گرامە و لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە سێدانە کامێرا دەکات کە سەرچێکەی 64 مێگاپیکسڵە و دواتر دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندیەکانی کامێرا و خاڵێکی زۆر بەهێز لە کامێرا تێلەفۆتۆەکەی هەیە و تاقیکردنەوەیەکی ناوازەمان بۆ کامێرا تێلەفۆتۆەکەی کردووە. لەویشدا بە تێر و تەسەلی بۆتان باز دەکەین. ئەگەر لە ڕووی لای ڕاستی موبایلەکەمانەوە دەست پێ بکەین، لە لای ڕاستی موبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی موبایلەکەمان هەیە و هەروەها لە سەروی ئەوەوە دوگمەی دەنگ زیادکردن و دەنگ کەمکردنمان هەیە. لە بەشی سەرەوەی موبایلەکەماندا بوونی مایکێکە و هەروەها AR بوونی هەیە و ئەوەی جێگەی خۆشحاڵیشە موبایلەکەمان لە بەشی سەرەوە خوارەوەدا خاوەندارێتی لە دوودانە بڵندگۆی ستریۆ دەکات. لە بەشی لای چەپی موبایلەکەمان هیچ شتێکمان نییە و لە بەشی ژێرەوەدا دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها مایکێک و دەرچەی بارگاویکردنەوەی تایپسی و هەروەها وەکو ئاماژەمان پێدا بڵندگۆیەکی ستریۆ و موبایلەکەمان لە بەشی پێشەوەدا خاوەندارێتی لە ڕوونمایەکی چەماوە دەکات و لە بەشی سەرەوەشدا ڕەشێنەی چاڵی ڕوونمامان هەیە کە کامێرا سلفێکەیەتی و لە ناوەڕاستی ڕوونماکە لە بەشی سەرەوە جێگیر کراوە. هێشتا نامانێ بچینە نێو باسکردنی گشت تایبەتمەندەکانی موبایلەکە. ئەگەر سەرنج بدەین لە بەشی پشتەوەی موبایلەکەمان بە شێوەیەک دیزاین کراوە یاخود ڕەنگەکەی کە پیسایی یاخود شوێندەست لەسەر پشتەوەی موبایلەکە جێنامێنێت کە ئەمەش شتێکی نایابە لە موبایلێکی ئەوە کە هەبێت کە لە کاتی دەستلێدان شوێنی دەستت لە پشتەوەی موبایلەکە دەرنەچێت و لەگەڵمان بمێنەوە و دەچینە باسکردنی گشت تایبەتمەندیە سەرچەکانی ئەم موبایلە. گزارێک ئێمە کە دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی موبایل سەرەتا لە ڕوونماکەی دەست پێ دەکەین. ڕوونمای موبایلەمان لە جۆری ئەمۆلیدا بە قەبارە 6.7 ئینچ بە ڕوونی فول HD+ و تێکڕای چڕی پیکسلی ڕوونماکەشمان 394 ppi و تێکڕای نوێبوونەوە ڕوونماکەمان 120 هرتزە و تێکڕای وەڵامدانەوەی سەری 240 هرتزە و تاک 50,000 هرتزە و ڕەشێنەی چاڵی ڕوونماش لە ناوەڕاستی ڕوونماکەمان کە کامێرا سێلفیەکەیەتی جێگیر کراوە و
ڕوونماکەمان خاوەندارەتی لە کۆمەڵێک تایبەتمەندی دەکات وەرن بە ئاماژە بەوانش بکەین. خاوەندارەتی لەسەر 1 ملیار ڕنگ دەکات بە تایبەتمەندی DCI-P3 و هەروەها HDR10+ و تێکڕای ڕۆشنایی ڕوونماکەمان لە کاتی بەکارهێنان لەبەر تیشتی خۆر دەگاتە 950 نیتس و یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکان کە لە ڕوونمای ئەم مۆبایلەدا هەیە بەرزترین ڕێژەی لە ناوبردنی تیشکە زیان بەخشەکان کە بە PWM ناسراوە 2160 هرتزە و مۆبایلەکەشمان خۆشبەختانە پارێزراوە بە چینی AGC-DT Star 2 کە پارێزگاری لە چینی سەرەوەی ڕوونماکەمان دەکات بۆ شکان و هەروەها بۆ ڕۆشان لە کاتی بەربوونەوەیان لە کاتی هەر حالەتێکی نەخوازراوە. مۆبایلەکەمان لە ڕووی چارەسەرکەرەوە کار بە چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە ئەویش دایمەنستی 7050 6 نانۆمەترە کە بە ڕایاڵەی 5G کار دەکات و ئەم چارەسەرکەرە ئاستێکی زۆر باشی هەیە لە کاتی بەکارهێنان و بۆ بەکارهێنان ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات لە نرخی خۆیدا و لەلایەن زۆرێک لە کۆمپانیەکانەوە ئەم چارەسەرکەرە بەکار هاتووە و لە ڕووی ڕامەوە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕامێک دەکات بە قەبارەی 8 گیگابایت لە زۆری LPDDR4X و لە ڕێگەی سۆفتوێرە ناوازەکەی کۆمپانیای ئۆپۆ دەتوانانی ڕامی مۆبایلەکە 8 گیگابایت تر زیاد بکەیت بەم شێوەیە ڕامی مۆبایلەکەمان دەبێتە 16 گیگابایت. لە ڕووی بیرگەوە مۆبایلەکە خاوەندارەتی لە بیرگەیەکی 256 گیگابایت دەکات لە زۆری UFS 2.2 و ئەم چارەسەرکەرش پێشتر لە مۆبایلی براندەکانی ترمان بەکارهێناوە و لەسەر ئەم مۆبایلش بەکارمان هێناوە لەبەرەوەی کۆمپانیای ئۆپۆ خاوەندارەتی لە سۆفتوێرێکی تایبەت بە خۆی دەکات و لە ڕێگەی سۆفتوێرەوە ئەم چارەسەرکەرە توانایەکی باشی هەیە و بۆ کۆمەڵە یاری بەکارمان هێناوە و توانایەکی زۆر باش پێشکەش دەکات و دەتوانین بڵێن مۆبایلەکە لە ئاستی خۆیدا و لە ئاستی ئەو نرخەی هەیەی توانایەکەی زۆر باشە هەم لە ڕووی بەکارهێنان بۆ کاری قورس و هەم لە ڕووی بەکارهێنانی ئاسایی و هەروەها لە ڕووی بەکارهێنانی کامێراشەوە توانایەکی بێوێنەی هەیە بە تایبەتی بۆ وێنە پۆرترێتەکان کە پاشکەمێکی تر دێنە سەربازکردنی گشت تایبەتمەندەکانی کامێراش. لە ڕووی کامێراوە مۆبایلەکەمان لە بەش پشتەوەدا خاوەندارەتی لە سیستەمی سیانە کامێرای پێشکەوتوو دەکات کە سەرچەکەی 64 مێگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای OmniVision کە 64 بتە بە قەبارەی هەستەوەری 1/2 ئینچە و قەبارەی پیکسلی 0.7 و تیرەی کرایەنەوەی هاوێنەکەشی f1.7. کامێرەی دووەمی مۆبایلە کە خاڵە گرنگەکەیەتی کامێرە تێلەفۆتۆیەکەیەتی وەرن بە باسی ئەم کامێرایە ناوازی مۆبایلە بکەین. ئەم کامێرایە کە لە فرتەری RGB و هەروەها باستەوەری کۆمپانیای سۆنی IMX 709 کە بە ڕوونی 32 مێگاپیکسلە و بۆ ڕەهەندی 2x وێنەی پۆرترێت دەتوانێت وێنە بگرێت و هەروەها تیرەی کرانەوەی هاوێنەکەشی f2.0 هاوشێوەی مۆبایلە ئازبەرزەکان. توانین بڵێن یەکەم مۆبایلی ئاز سەرومام ناوەندە کە کامێرایەکی تێلەفۆتۆ بە ڕوونی 32 مێگاپیکسل لەسەری بەکار هاتبێت. ماوەی هەفتەیەک زیاترە مۆبایلە لە بەردەستی ئێمەیە لە کۆمەڵێک شوێنی جیاواز و لە کۆمەڵێک لۆکیشن ئێمە کۆمەڵێک تاقیکردنەوەمان لەسەر کامێرای دووەمی ئەم مۆبایلە کردووە کە ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات و ئێمە لە کۆمەڵێک شوێن لە دەرەوەی شار و هەروەها لە ناو شاری ژوێنەمان پێگەوتووە. وەرن با باسی وێنەکان بکەین و لە سەرەتاشدا ئێمە لە وێنەی کەسی دەست پێ دەکەین کە وێنەی کەسیمان پێگەوتووە و هەروەها وێنەی سروشتیشمان پێگەوتووە سروشتی کوردستان و لە هەموو دۆخەکاندا دەتوانین بڵێن کامێرایەکەی تەواو پێرفێکتە و ئافرین بۆ کۆمپانیای ئۆپۆ بتوانین لە مۆبایلێکی سەر و ئازمام ناوەند کامێرایەکی بەرجەستە بکەین بۆ بەکارهێنەران و با لە وێنەکان دەست پێ بکەین. ئەو وێنانی ئێستا دێنە سەر ڕوونماکە وێنەی 1x و 2x و ئێمە لە پارک لە ناو شاری هەولێر چەند وێنە یەکمان پێگرت و لە نێو پارکیش لە شاری هەولێر لە پارگۆشی جیاواز وێنەمان پێگرت. لەو شوێنانەی کە دەتوانین بڵێن تەواو سێ بەرز بەس ڕووناچی باش هەیە وێنەکان ئاستێکی زۆر باش پێشکەش دەکەن و ئێستاش دەیبینن لەسەر ڕوونمای مۆبایلەکانتان. و لە بەشی دووەمی وێنەکانمان شوێنێکمان هەڵبژات دەتوانین بڵێن ڕۆژ لە بەشێکی لاشەمان دەدات و یاخود بڵێن لە دەموچاومان دەدات و لەویشدا کامێرای مۆبایلەکەمان ئاستێکی زۆر باش پێشکەش کردووە و دەتوانین بڵێن لە ڕێگەی ژیری دەستکردیشەوە مۆبایلەکە توانێت وێنەکان زۆر جوان بکات و ئاستێکی بێوێنە پێشکەش بکات لە ڕووی کامێرادا. بەشی سێمدا چوین بۆ شوێنێک کە پشتمان ڕۆژەوە لە بەرامبەرمان مۆبایلەکەماندانەوە چەند وێنەیەکمان پێگرت بۆ ئەوی بزانین توانای تێکەڵبوونی ئەو ڕووناچی کە لە پشتمانە لە کاریگەری لەسەر لاشەی ئێمە چۆن دەبێت و لەو کاتیشدا بەڕاستی دەتوانین بڵێن ئافرین
ئافرین کە ڕووناچێکی زۆر لە هاوێنەی موبایلەکە دەدات و لە بەشی پشتەوەمانە لە لاشی ئێمە دەدات دو دەتوانین بڵێن جیاوازێکی باش دەکات لە نێوان ئەو ڕووناچێکە لە پشتی ئێمەوە دێت بۆ هاوێنەکەەوە لە پشتی ئێمە دەدات و جیاوازەکە ئێستا دەبینین لەسەر ڕوونمای موبایلەکانتان و دەبینن کە وێنەکان لە ڕووی ڕووناچی و لە ڕووی لاشی ئێمەوە هیچ تێکەڵ نەبووە لە هەردوو دۆخی یەکێک سووە دویەک وێنەمان پێگرتووە و ئاستێکی زۆر باشی پێشکەش کردووە لە بەشی چوارەمدا چوین بۆ شوێنێک کە تەواو سێبەرە و هەروە تەواو بڵێن ڕووناچی تێدا نیە ڕووناچی واتە بڵێن ڕووناچی ڕۆژی تێدا نیە و سێبەرێکی زۆر هەیە و لەوێش کۆمەڵێک وێنەمان پێگرت و لەوێشدا موبایلەکەمان ئاستێکی زۆر بێوێنە پێشکەش دەکات بۆ ئەو وێنانەی کە بە یەک ئێکس و بە دوو ئێکس دەیگرین کە لە ڕێگەی کامێرا تێلەفۆتۆیەکەیتی کە 32 مێگا پێکسلە لە بەشێکی تری وێنەکانمان ئێمە دڵمان ئاوی نەخواردەوە کە تێز بە کامێرای ئەم موبایلە بکەین و سەفەرێکمان کرد بۆ دەرەوەی شار و لەم سەفەردا سروشتە جوانەکەی کوردستانمان بینی لە سروشتی جوانی کوردستان کۆمەڵێک وێنەمان کرد ئەم جارە وێنەی مرۆڤ نەبوون بەڵکو وێنەی سروشتی جوانی کوردستان بوون و وێنەی کۆمەڵک گوڵ و گوڵزارمان پێگرت و لە بەشی وێنەی یەک ئێکس و دوو ئێکس بەڕاستی دەتوانین بڵێم ئافرین بۆ کۆمپانیا ئۆپۆ بتوانێت کامێرایەک لەم شێوەیە کە ئێستا وێنەکان دەبینن لەسەر ڕوونمای موبایلەکانتان خۆتان بڕاردن کە وێنەکان بەڕاستی نایابن و بەڕاستی جێگەی دەستخۆشیە و یەکێک لەم وێنانەشم کە بە کامێرای موبایلە گرتووە لەسەر ڕوونمای موبایلەکەم داناوە ئەگەر ئێستا ببینن کە ئەم وێنەیە هەر بەم موبایلە گیراوە و لەبەر جوانی وێنەکە لەسەر ڕوونمای موبایلەکەم داناوە کە ئەمەش ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات لە ڕووی کامێرای تێلەفۆتۆوە هەم لە یەک ئێکس و لە دوو ئێکسیش کە دەتوانم بڵێم ئەم موبایلە تەواو ناوازەیە بۆ کچان چونکە کچان زۆر گرنگی بە دیزایانی جوان و هەروە بە کامێرای باش دەدەن. واگەر ئێستا بینە سەر باسی کامێرای سێمی موبایلەکەمان کامێرای سێمی موبایلەکەمان کامێرایەکی گۆشەفراوانە بە ڕوونی 8 مێگاپیکسل بە پێوانی 112 پلە هەرچی دەربارەی گرتە ڤیددیۆی کامێرای دواوەیە کامێرای دواوەمان دەتوانێت ڤیددیۆ گرتە تۆمار بکات بە ڕوونی 4K 30 فریم لە چرکەیەکدا لە ڕووی کامێرای پێشەوە موبایلەکەمان خاوەندارەتی لە کامێرایەک دەکات بە ڕوونی 32 مێگاپیکسل لە شێوەی ڕەشێنەی چاڵی ڕوونما لە ناوەڕاست ڕوونماکە جێگیر کراوە و موبایلەکەشمان لە ڕووی وێنەی سەلفیەوە ئێمە چەند وێنەیەکی سەلفیمان پێگرت لە دۆخی پۆرتریت و هەروە لە دۆخی ئاسایی و ئێمە وەک خۆمان ئێوەش دەتوانن وێنەکان ببینن ئێمە وەکۆمان زۆر ڕازین لە وێنەکان و دەتوانین بڵێن ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و ئێوەش دەتوانن وێنەکان ببینن و خۆتان بڕیاردن کە ئاستی کامێرای سەلفیەکەشی چۆنە هەستا گەر بینە سەرباسی ڕووکاری موبایلەکە موبایلی یەکەمان خاوەندارەتی لە ڕووکاری تایبەت بە کۆمپانیای ئۆپۆ دەکات کەویش کە لەر OS 13.1 کە بنچی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 13 ئێمە پێویست ناکات باز لە ڕووکاری موبایلی کۆمپانیای ئۆپۆ بکەین چونکە یەکێک لە باشترین ڕووکارەکانی ئەندرۆید کە لەسەر موبایلەکان هەیە ڕووکاری کۆمپانیای ئۆپۆیە کەویش کە لەر OS کە توانایەکی زۆر باشی هەیە لە ڕووی بەکارهێنان و هەروەها لە ڕووی کارپێکردنەوە و ئێمەش دەستخۆشی لە کۆمپانیای ئۆپۆ دەکەین کە ڕووکارێکی تەواو بێکێشەی بۆ بەکارهێنەران خستۆتە ڕوو بەردەوام گۆڕان کارێک تێدا دەکات و بەردەوام ژنێگەری بۆ موبایلەکانی دەنێرێت بابێنە سەر باسی پاتری موبایلەکەمان کۆمەڵێک تایبەتمەندی گرنگ لە پاتری موبایلەکەشەیە کە کۆمپانیای ئۆپۆ ئاماژەی پێداوە وەرن بە باسی بکەین موبایلەکەمە خاوەندارێتی لە پاترێکی قەبارە گەورە دەکات بە پانای 5000 میلی ئەمپێر کە پانای بارگای بوونەوەشی 67 واتە بەڵێ 67 وات کە بە تایبەتمەندی سوپەر ڤۆک و خۆشبەختانە بارگایەکەرەوەی 67 واتیش لە نێو بۆکسی موبایلەکەدا بەردەست خراوە موبایلەکەمان دەتوانێت لە 0 بۆ 100 بە 47 خولەک بارگایی بێتەوە و لە دۆخی ساڵە 20 پلەی سیلیزی و هەروەها کۆمپانیای ئۆپۆ ئاماژەی بەوە داوە کە دەتوانی بۆ ماوەی 4 ساڵی بەردەوام موبایلەکە لە ڕووی باتریەوە بەکاربهێنیت و بەرگە بگرێت لەبەر ئەوەی 1600 خولی بارگاویکردنەوەی بۆ دانراوە و دەتوانین بڵێن موبایلەکەشمان لە ڕووی خەرجکردنی پاتریەوە توانایەکی زۆر باشی هەیە لەبەر ئەوەی کۆمپانیای ئۆپۆ خاوەندارێتی لە ڕووکارێکی تەواو جیاواز و نایاب دەکات کەویش کە لەر OS کە کۆمپانیای ئۆپۆ لە ڕووی کوالیتی بۆ ڕقەواڵە و هەروە نەرمەواڵە کە سۆفتوێرە ناوازەیەکەیەتی یاخود بڵێن ڕووکارە ناوازەکەیەتی کە لەر OS توانایەکی زۆر باشی هەیە و کوالیتیی زۆر باشی هەیە لەم دوو ڕۆوە کە ئەمە ژوای کردووە کە موبایلەکە لە بەرزترین ئازدا کەمترین وزە خەرج بکات دەزانم ئێستا هەمووتان چاوەڕوانی نرخی موبایلەکە دەکەن وەرن بە باسی نرخەکەش بکەین نرخی موبایلەکەمان بۆ ڕامی 8 گیگابایت و 8 گیگابایت ڕامی زیاد کراوە کە بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام بۆ بەرگەی 256 گیگابایت بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان 379 دلاری ئەمریکیە بۆ کەسانی وەک سەرەتا موبایلەکە دەکڕن دەتوانن سوودمەند بن لە دیاریەک کە بیستۆکێکی وایەرلێسە لەگەڵ موبایلەکەدایە و دەتوانن سوود لەم ئۆفەرە وەرگرن لەبەرەوەی کاتیە و پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکەمان بینین دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەو موبایلە بۆچی گونجاوە بۆچی گونجاو نیە ئەو
مۆبایلە پێویست ناکە بڵێن بۆ ئەم کەسە گونجاوە بۆ ئەم کەسە گونجاونێ لەبەرەوەی ئێمە بە تێر و تەسەلی باسی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکەمان کرد و دەتوانم بڵێم مۆبایلەکە هیچ خاڵێکی لاوازی تێدا نیە و ئەو کەسانی دەزانن کە مۆبایلە بە کەڵکی ئەوان دێت دەتوانن سودمەند و بیکڕن و ئێمە کەس ناچار ناکەین مۆبایلی هیچ کۆمپانیاک بکرێت و بەکارهێنەر سەرپشکە لەوەی چ بەکاردێنێت و مۆبایلی چ کۆمپانیاک دەکرێت. دەمەوێت بیڵێم باسێکی بێپایانمان بۆ کۆمپانیای ئۆپۆ عێراق کە بەردەوام پاڵپشتەوە و بەردەوام بەرهەمەکانی بۆ ئێمە دەنێرێت بۆ پێداچوونەوەیکی تەواو بۆ بەرهەمەکانیان بکەین و لێرەوە سوپاسیان دەکەین و هیوادارین بەردەوام من لە نردنی بەرهەم بۆ ئەوەی ئێمەش پێداچوونەوەی بۆ بکەین. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم کە سەبسکرایب چناڵەکەمان بکەن و هەروەها زەنگوڵەکە چالاکەم بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی ئاگەنامە چناڵەکەمان بێ خۆشەویست بگات و لایک و شێری ڤیدیۆکانمان بکەن بۆ ئەوەی زۆرترین کە سوودی لێ ببینێت و تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم و باتان لەگەڵ.